سڵای خواتان لێ بۆم کاتتان باش. ئەم ڤیدۆیە تایبەت بۆ پایتەخت میدیا. کاکە گیان ئێرە گوندی تۆپزاوای ئەمە زادای سەرەکی نێوان کەرکووک و ناحەی ڕیاض و حەیجە و ڕێگای مووسڵە. خۆتان دەزانن ئێستاوە ئیمتیحاناتی کۆتایی ساڵ دەستی پێ کردووە بۆ پۆلی 6 سەرەتایی و 3 متەوەستە با بڵێن. ئەم ڕێگایە بەهۆی ئەوەی کە ئەم بەڵێندەرە ئیشەکە لە جاداکە بووەتە یەک ساید. فبەیانیان ڕێگاکە زۆر قەڵەباڵغە بێ و ڕێگاکە قفڵە بێ و ناو تۆپزاوە هەمووی قفڵە بێ، یەک ڕێ نامێنێ، یەک کۆڵان نامێنێ کە پێ بڕۆی. یعنی ئەمڕۆ قوتابێکی زۆر فریای قوتابخانە نەکەوتن بۆ ئیمتیحاناتەکانی کۆتایی ساڵ. و ئەم مقاولە شووە نزیکەی 11 مانگەم پرۆژەی گرتووە، تەنها پرۆژەکەی 6 کیلۆمەترە لە فلکەکەوە تا سەیتەرەکەی ئەو لای تۆپزاوەوە. ئێمە لێرە داواکاریمان لەلایەنی پەیوەندیداریان ئەوە تا ڕێگایەکی بەدیل بدۆزنەوە بۆم خەڵکە بەهۆی ئەوەی کە دەوام و تاقیکردنەوەی خوێن تەڵەبەکانمان کە ئێستا دەستی پێ کردووە، یانشەوە تا بە داوای لێ بکەن کە پرۆژەکەی بۆ ماوەی هەفتەیە ڕاگرێت، چۆن 11 مانگە ڕایگرتووە با ئێستاش ڕایگرێ و تا تاقیکردنەوە قوتابیەکان تەواوە بێ و دوایەوە دەست بکا بە ئیش کێشەمانی. هیوادارم داواکاری و پەیامەکەمان گەیشت بێت.